قسە و باسەکەم لەسەرێکێک لە بەرهەمەکانی کە تایبەتە بە ڤیدیۆ کلیپ واتە گۆرانی میوزیکە و لایەنێکێک لە هونەرمەندە خۆشەکانی ڕۆژهەڵاتەوە وتراوەکەویش هونەرمەند پژمان سعیدە کە لە ئێستایان نوێترین کاری ڤیدیۆ کلیپ کردووە و بە خۆشحاڵیەوە لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە بێگومان پێشکەشەوەی ئازیز و خۆشەویستیەکەین دیارە بەشێک لەو هونەرمەندانی کە لە بڵین هەر شوێنێکی دنیا هەن کە لەسەرەوەکەن کە ڤیدیۆ کلیپێکی باش و بە کوالێتێکی زۆر جوانیش بتوانن کە بەرهەمەکانیان جارێکی تر پێشکەش بە هەوادارانیان بکەنەوە بۆیە لە ئێستاە هونەرمەند پژمان سعید بە ڤیدیۆ کلیپێکی ناوازەوە گۆرانی بمێنەوەی کلیپ کردو و پێشکەشەکەن. زۆرە تەرسم لەبەر چاوم ببی بەتەم زۆرە تەرسم خۆشیەکانت ببن بەخام زۆرە تەرسم وەکو گەڵای دەم کە زەبان ئەو هەموو عشق و جوانیە. گۆرانی بێژ پژمان سعید نوێترین کاری هونەری بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوەکە دۆگاشکرایە بەرهەمەنوێتی لەسەر تۆڕە کۆمەڵایەتی ئینتەرنێت بەناوی بمێنەوە بڵاو کردووە کاری دەنێن لەلایەن ناسەر هیداریەوە بۆ کراوە و کاری میوزیکەکەی لەلایەن ئەحمەد ساڵحیەوە بۆ ئەنجامدراوە. بمێنەوە نەکەی ببی بەخۆڵەمێش بمێنەوە نەکەی ببی بە یادگاری بمێنەوە نەکەی ببی بە پاڵەوانی ئەفسانەی ناو چیرۆکێکی دڵداری بمێنەوە نەکەی ببی بە خۆڵەمێش نەکەی ببی بە یادگاری نەکەی ببی بە پاڵەوانی ئەفسانەی ناو چیرۆکێکی دڵ